لە کاتی گەڕانەوەدا لە چیاى کورتەک تیاری تورک سارەکەی منی کرد بە ئامانج من شۆفێری سارەکە بوو. 2 ساڵ لەمەوبەر محەممەد لەگەڵ باوکی و دایکی و خوشک و برایەکی و خێزانەکەی دەچن بۆ لای ڕەز و باخەکانیان لە بناری قەندیل بۆ گوندەکەی خۆیان، بەڵام لە ڕێگا و لە کاتی گەڕانەوەدا فڕۆکەکانی تورکیا لە چیاى کورتەک ئۆتۆمبیلەکەیان دەکاتە ئامانج. بەو هۆیشەوە 3 کەس لە خانەوادەکەی شەهید دەبن و 5 کەسی تریش لە هەمان خانەوادا بریندار دەبن. محەممەد ئێستا خاوەن پێداویستی تایبەتە و دەڵێت بەهۆی کاریگەری برینەکانی ناتوانێت هیچ ئیش و کارێک بکات و لەلایەن لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەتیشەوە ئاوەڕیان لێ نەدراوەتەوە و قەرەبوو نەکراونەتەوە. ئیدی چوین بۆ لای ڕەز و باخەکانمان ئاوماندا و لە کاتی گەڕانەوەدا لە چیاى کورتەک تیاری تورک سارەکەی منی کرد بە ئامانج من شۆفێری سارەکە بوو. باوکم و خوشکێکم و برایەکەم هەر بوون بە خەڵوس ئەمان سووتان، 5مان دەرچوین ڕاستی بە سەقەتی ئێستا باوینەوە ڕاستی. ینی نەوەڵە هەر لە ماڵم تا ئێستا هیچ ئیش و کارێکە بۆم ناکرێت ڕاستی. یعنی ئەگەر ئیش و کارێکش مەبەستم بیکەمیان دەبێت کەسێک ڕاست پێرم بڵێم ئەوم بۆ بکە بۆ خۆم ناتوانم، یعنی ناتوانم بوەستم، ناتوانم دانیشم، ناتوانم درێژم. نەوەڵی ئەوەی کە پێی بڵێن حکوومەت و حیزب و یعنی هیچ کەسێک بەلاماندا نهاتوە ڕاستی، هەر تەلەفۆنێکیان بۆ نەکردووە. بەس لە دوای ڕووداوەکە بەڕاستی یعنی ئەوەی کە ئێمە زۆر خەفەتی لێ دەخۆین ئەوەیە کە 2 ساڵە تا ئێستا حکوومەت هیچی بۆ ئێمە نەکردو، نەسەردان قەرەبوونە شەهیدەکانی بە شەهید بۆ حیساب کردوین. پیاوەکەم هەتا ئەو ماوەیەش هەفتەکەی پێشتر بەبێ هۆشی بەڕێکرا بۆ سلێمانی، ئێستاش تەیسیری برینەکانی یعنی لەگەڵیەتی. ئەمڕۆ کەسوکاری قوربانیانی ڕووداوی بۆردومانەکەی چیاى کورتەک و بەشێک لە چالاکوانان لە بەردەم مۆنۆمنتی ڕاپەڕین لە ڕانیا گرد بوونەوە و بەیاننامەیەکیان خوێندەوە و دەڵێن لە کاتێکدا یادی ئەو کارەساتە دەکەنەوە کە هێشتا برینەکانیان خوێنی لێدەچۆڕێ و داواش دەکەن قەرەبووی زیان لێکەوتوان بکرێتەوە و ڕێگری بکرێ لە دووبارەبوونەوەی ئەو کارەساتانە. ئێمە کاتێک ئەو بەیاننامەیە دەخوێنینەوە هێشتا دڵمان خوێنی لێدەچۆڕێ و بریندارەکانیشمان هەموو ڕۆژێک ئاه و ناڵە هەڵدەکێشن و ژیانیان لە مەترسیدا و چاوەڕی مەرگ دەکەن بەدەم ئازارەکانیانەوە. مخابن حکوومەتی هەرێمی کوردستان و پەکەکە لە ئاس ئەو ڕووداوەکەم تەرخەمن و شەهید و بریندارەکانمان قەرەبوو نەکراونەتەوە، تەنانەت شەهیدەکانیشمان تا ئێستا بە شەهید لەلایەن حکوومەتەوە نەناسێنراون. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین قەرەبووی بنەماڵەکەمان بکاتەوە و فشاریش لەسەر دەوڵەتی تورکیا دروست بکات بەمەبەستی ڕاگررتنی بۆردومانەکان. بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی پارتی توانای پارێزگاریکردنیان لە سنووری هەرێمی کوردستان نیە، یان ئەوەتە بەڵێ کە بۆ چیش پارێزگاری لە هەرێمی کوردستان ناکەن لەبەر ئەوەی هەرێمی کوردستان و خاکی کوردستان و خەڵکی کوردستان دەکەنە قوربانی بەرژەوەندیەکانی خۆیان هەردوو دەسەڵات یەکێتی پارتی. ئەگەر بێت و هەر ئەوا بەردەوام بێ حەق وایە خەڵک هەڵوێست وەرگری. بەهۆی بێدەنگی حکوومەتی هەرێمی کوردستان و بە بیانووی بوونی چەکدارانی پەکەکە کەم ڕۆژ هەیە هاوڵاتیانی سەر سنوورەکان گوێبیستی فڕۆکەکانی تورکیا نەبن. ئەمە لە کاتێکدایە بەشێک لەو کەسانی دەبنا قوربانی کەسانی بێچەک و هاوڵاتیانی گوندنشینن سەرڕای پێشێلکاری بەرامبەر سەروەری خاکی هەرێمی کوردستان و عێراق. سەرۆکایەتەکانی هەرێم و عێراقیش هیچ هەنگاوێکی کردەیان نەناوە بۆ وەستاندن و کۆتایی هێنان بەو دۆخە پڕ مەترسی و ئاڵۆزیەی ناوچە سنووریەکان. لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.